أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. يا عبادي لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون. الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين. ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون. يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان، سپاس و ستایشی خوای پەروەردیگار دەکەین لەو ئەڵقەیەش لە بەرنامەی پەیامی دڵان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. لەگەڵ هەر یەک لە مامۆستایانی بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەدی شەریعە و بەڕێز مامۆستا شێرزاد عەبدولحەمید و بەڕێز دکتۆر کەمال بۆسکێنی و بەڕێز مامۆستا خالید گەردی و بەڕێز مامۆستا ڕزگار بێراوەیی و هەروەها بەڕێز دکتۆر عیماد گوانی و هەروەها زۆر سپاسی بەڕێز مامۆستا هەنگاو دەکەین بۆ ئەوەی کەوا لەگەڵمانە لە خوێندنەوەی قورئان و هەروەها تەواشیح و سرود. لەو بەرنامەیەدا باس لە تەبایی و برایەتی دەکەین لە ڕوانگەی شەریعەتی پیرۆزی ئیسلام. ئایا بزانین تەبایی و برایەتی لە ئیسلامدا چۆن باس کراوە و ئایا بزانین تەبایی و برایەتی لە قورئانی پیرۆزدا چۆن ئاماژەی پێکراوە و سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بە چ شێوازێک فەرمانی پێکردوین کەوا برایەتی بکەین و ئایا ثەمەرە و بەرووبوومی برایەتی چییە و پرسیارێکی تر هۆکارەکانی لێکترازانی برایەتی بە چ شێوازێکە و بۆ ڕوودەدات و لە دوجاردا دەپرسین ئایا کۆمەڵگای کوردەواری خۆمان چۆن بە برایەتی و بە تەبایی پێکەوە ژیانێک دروست بکەین. بۆیە پرسیاری یەکەمم ئاراستەی زۆر بەڕێز جەنابی دکتۆر کەمال بۆسکێنی دەکەم و لێی دەپرسم جەنابی دکتۆر ئایا پێناسەی تەبایی و پێگەی برایەتی لە ڕوانگەی شەریعەتی پیرۆزی ئیسلام چۆن باس کراوە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وآله وصحبه أجمعين ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم الدين. سرتا خوشحالم لا حضوري أمام صابر رزانا بجدارم لو كورو مجلس بيروزا مباركة
کە باسی چەمکێک لە چەمکەکانی ئیسلام دەکرێت وش کە بریتە لە برایەتی. لەخوای گەورە داواکارم لەو کەسانەمان ئەژمار بکە کە براین دەپێناوی لە ڕێگای ئیمانەوە و برایەتیمان بەردەوام بکات و عاقبەت خێرمان بکات. طبعاً چەمکی برایەتی ئیسلامی چەمکێکی نوێیە. پێش هاتنی ئیسلام ئەگەر برایەتی هەبوو وێ برایەتی خوێن و نەسەب بووە، بەڵام لەگەڵ هاتنی ئیسلام برایەتیشی دیکە سەری هەڵداکە لە سەروی هەموو برایەتەکانەوەیە، ئەوش بریتێ لە پەیوەندیشی ڕوحی، پەیوەندی ڕوحەکان بە ڕوحەکانەوە، دڵەکان بە دڵەکانەوە لەسەر ئەساسی ئیمان بە شێوەیەک کە ئینسان خۆشی خۆی لە خۆشی براکەیدا ببینێت و ناخۆشی خۆی لە ناخۆشی براکەیدا ببینێت و چۆن پەرۆشە بۆ برای نەسەبی زیاتر بە پەرۆشەوە بێ بۆ برای ئیمانی لە هەموو بوارەکانی ژیاندا و لە هەموو قۆناغەکانی ژیاندا. و پێگەی برایەتی لە ئیسلامدا لەوەدا دەردەکەوێت کە سەرەتا خوای گەورە برایەتی ڕاستەقینەی حەسر کردووە لە برایەتی ئیمانیدا. وەکو خوای گەورە دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە، یعنی برای ڕاستەقینە تەنها ئەوانن کە بەهۆی ئیمانەوە بوونە برا. و لە پێش برایەتی خوێن و نەسەبەوەیە ئەگەر پەیوەندی ئیمانی لەگەڵدا نەبێت. نەکەرەوەندە خوای گەورە لە یەک ئاەتدا دوو جار بە نیعمەتێکی هەرە گەورە و هەرە باڵا ئاژماری کردووە. خوای گەورە دەفەرمێ وەذکوروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا. گەورەترین نیعمەتە کە خوای گەورە لە یەک ئاەتدا باسی برایەتی دەکا وەکو نیعمەتێک کە بەهۆی ئەو برایەتیەوە خوای گەورە بەهۆی ئەو ئیمانەوە خوای گەورە مسلمانانی کردووە بە برای یەک. هەر لەو بارەوە خەلیفەی عادل عومەری فاڕوق ڕەزای خوای لێبێ دەفەرمێ ما ئوتیە شەخص نعمة خيرا من أخ دەفەرمێ هیچ کەسێک نیعمەتێکی پێ نەبەخشراوە باشتر بێ لە برایەک. بۆیە دەفەرمێ هەر کاتێک کە برایەک لە ئێوە ود و خۆشەویستی و برایەتی بۆ دەبڕین فەلیەستەمسک بهی با بیگرێ. کەواتە نیعمەتێکی گەورەیە لە ئیسلامدا برایەتی تەنها بە ئیمان دروست دەبێ و نیعمەتێکی زۆر گەورەیە کە ئینسان دەبێت بە نیعمەتی بزانێ و شکرانە بژێری لەسەر بکات. زۆر باش. بەڵێ. و هەروەها هەر ئەو برایەتیە بە ئیمانەوە بەستراوەتەوە. دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. يعني ئینسان ئیمانی تەواو نابێ هەتا برایەتەکەی تەواو نەبێت. کەواتە ڕێژەی کامڵبوونی ئیمانی ئینسان بە کامڵبوونی برایەتیەوە بەستراوەتەوە. نەکەرەوەندە یعنی ئەو برایەتیە دەبێتە هۆی ئەوەی کە ئینسان خۆشەویستی خوای گەورەی لێ بەدەست بێنێت. یعنی لە حەدیثدا هاتووە لە حەدیثی قودسیدا خوای گەورە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ومان دەجێڕێتەوە وجبت محبتي للمتحابين فيه. ولا حەدیثێکی دیکەدا دەفەرمێ حەوت کەس یاخود ژمارەی تر دەفەرمێ کە دەفەرمێ لەژێر سێبەری خوای گەورەدان لە ڕۆژی قیامەتێ دوو کەس لەوانە بریتێ لە ڕەجولانی تەحابا فی الله تفرقا عليه اجتمعا عليه وتفرقا عليه. کەواتە دەبینین ئەو برایەتی و ئەو پەیوەندیە ڕوحیە کە بەهۆی گۆشت و بەهۆی نەسەبەوە نەگەشتوتە ئەو ئاستەی کە ئەو هەموو بەرهەمانەی هەبن، بەڵام بەهۆی بەرهەمی ئیمانەوە گەشتوتە ئەو حەڵی. تاوان باسی برایەتیشی دیکە کراوە لە ئیسلام کە برایەتیشی تایبەتە، ئەوەش هەر ئیسلامە ئەو برایەتیان دروست دەکات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرەتا کە هیجرەتی کرد بۆ مەدینە یەکەم کارێک کە کردی دروستکردنی مزگەوت و دروستکردنی برایەتی بوو لە بینی مهاجرینەکان و لە بینی ئەنسارەکاندا کە ئەو بەڕاستی مێژووی مرۆڤایەتی لە کۆنەوە و تا ئێستا نمونەی ئەو شێوەی بەخۆوە نەبینیەوە کە دوو کەس نەک خزمی یەکتر بن، نەک جیرانی یەکتر بن، لە دوو شوێنی جیاو لە دوو شوێنی دوورەوە بێن، بەڵام بەهۆی ڕابطە و بەهۆی پەیوەندی ئیمانیەوە ببن ئەو برایەتە ئەندازەی نزیکی میلاد لە یەکترگرتن بوو کە دواتر نەسخ بووە. کە بەڕاستی ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە. ئەوەمان تێدەگەیەنێ کە ئینسانی مسلمان وەکو خەڵکی غەیرە مسلمان نییە بڵێ من پەیوەندیشی ئەو تۆم نییە لەگەڵ کەسی جیرانم یان لەگەڵ کەسێکی دیکە کە لە ناویدا دەژیم یان لەگەڵمدا دەژی وەکو لە ناو غەیرە مسلمانەکاندا دەڵێ من عیلاقەم بە فڵان و بە فیسارەوە نییە. نەخێر تۆ لەگەڵ براکانتدا دەژی و لە زۆر دەقەکانی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم
يعني باسي غيري خود كراوة بنفسي خود يعني حتى أسأل لك باسي إفقدا ده فرمي لولا إذ سمعتموه ظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا ده فرمي شون تو قماني خراب بنفسي خود دبي يعني كواتا براي مسلمان وكو خود وايا وكو شون خوشيد بو خود دبي أو هذا بي خوشيد بو براي مسلمان بي وكو دتبي شون سمعي خود ببارز راو بي دبي بتبي كسمعي براي مسلمان ببارز دست خوش بيا أخوان كواتا برسياركا دەگوازمەوە بە شێوازێکتر بۆ بەڕێز دکتۆر عیماد گوانی دەپرسم ئایا ئەو مافوو ئەرکانە چین کەوا برایەتی لەسەر یەکتریان هەیە و چۆن پێویستە برای مسلمان ئەرک و مافەکانی ڕاپەڕێنێت و جێبەجێ بکات بەرامبەر بە برا مسلمانی تر. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وموالاه. طبعا ارتماشيت سمش قرآني بكين لبو مفهومي برايتي وأخوة مشاكل قرآن بشوازي شي تايبت باسي مسألة برايتي أكا نوط وشش آيات معنانا لقرآن بيروزا كباسي برايتي تذكراو بشوار مرحلة لقرآن باسي برايتي كراو يعني أو آياتاني كهاتينا يكمين برايتي تكوينية ويك إنسان براي دايك باوشي يقدي كبي وشي هارون أخي يعني مثلا سنشد عضودك بأخيك براي داكو بابية ياخذ براي مسألة كرضاعية وأخواتكم من الرضاعة طبعا هلا مصدري بابي مثلا جذورك أجرت وصار مسألة علاقة أخوة وبابتانا وبابتي شديك مسألة هبون لنا قوم هبون بشك لمجتمع وإلى مدين أخاهم شعيبا وإلى ثمود أخاهم صالحا ليرى بيغمبران عليهم الصلاة والسلام ببشك لنا وكم القاو مجتمع أخوة كاليرى بابتكتشي أخوي بونا ببشك لمجتمع وهذا مرحلة شيء دي كده تبيشوش مرحلة إيمانية كجناب الإمام الصيتازي باسكر كما القرآن وكم مبدأك طبعا مصطلحك بالنسبة جزيرة عربي مصطلح شيء تازبوه أخوي پروردگار فرمي جل جلاله إنما المؤمنون إخوة ليرى پیغمبر خدا صلى الله تعالى عليه وسلم او انما المؤمنون اخوه جارت شديك لا كردو كارا تفعيلك پیغمبر خدا صلى الله عليه وسلم عين لحديث كان پیغمبر صلى الله عليه وسلم جارت شديك بابتك بنوع شديك صياغه ذكرته وكو برجست كردني او مفهومانا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم المسلم اخو المسلم مسلمان بداي مسلمانه وكو مبدا عين مبدئي قراني دباركاته بلام او مبدا كوملك شتي لسر ترتب به ايش كحقوق وواجبات مساله حقوق وواجبات ليرى پیغمبر خدا صلى الله تعالى عليه وسلم تفاصيل اداته لمسائل حقوقات وكومرك حق بردستم پیغمبر فرمي صلى الله عليه وسلم حق المسلم على المسلم 6 شش باب حق هنا مسلمان لسر مسلمان هي جا پیغمبر خدا صلى الله تعالى عليه وسلم اجمري اگر گيشت دبي سلامي دبكا حتى دتنا وردكاريك او اگر بتو بير كشي يعني كاتك كابرا بيركش مينا تشيدي اتو اگر قلتي الحمد لله دبياتو بي بلي يرحمك الله يا پیغمبر خدا صلى الله عليه وسلم لحالة زندقوني جلست دري فرمي حتى أقربتو مرديش حقي أو مردية وكو مسلمانك باتباع جنازة لبوفكي فزانا بيغمبري خاصة صلى الله عليه وسلم استدوي بلام للحديثة كان دي كاما تماشاكل تفاصيل زيادة لمسائل حقوقها مثلا بيغمبري خاصة صلى الله عليه وسلم فرمي لا يظلمه مسلمان يكلم بدأ كان وين نابي الظلم إليك دي كبكا ولا يسلمه ونابي التسليم شبكا لبو أرض واقع كاتك أزاني غدري لأكري كاتك أزاني ظلمي لأكري كاتك أزاني أو إنسان حقه ما في بيشي لأكري أبي إنسان مسلمان خوي بصاحب أو حقان بزاني لو يتماشي الطوابق كري حديثة كيبكا من كان في حاجته كان الله في حاجته دعاء پیغمبر خدا صلى الله عليه وسلم مبدأ چی دی که لسر اخوت بناءك اوش باسی چه که پیغمبر خدا صلى الله عليه وسلم هر بو مسئله حقوق و واجبات بزینا یلی فرمی او حق و واجباتانه اگر جبه کردن اتوشتی دی که دیتا پیشه هم اجر دنیایی هم اجر قیامتی اجر دنیایی اوه که پیغمبر خدا صلى الله عليه وسلم تازه فرموی کسک یارمتی برای مسلمان بدا خوال حاجتی وی کسک شتی مسلمان سهل بک خوا کاری لبو سهل که پیغمبر خدا صلى الله تعالى عليه وسلم لقيامتش أجر بهداشت دياري كرديك لو أنا أبوك تازم مصطفى سكر 7 يظلهم الله في ظله الرجع قيامتي أو كساني كوا برايك ديكن برايتي إيمانيان قبول كردوا خواي پروردگار جل جلاله دعوتي تايبتي أنا كالا قيامتي تايبتي يعني ميواني تايبة اللكاتك قيامت بس مرحلاتي أبري لدواي مردني مرحلة برزخ مانه مرحلة حشر مانه مرحلة حساباته يكل أبونا وش مانه لما مرحلة
زۆر بێچارە و زۆر وێرانە لەوێ ئەو زۆرە کەسانە میوانی تایبەتی خوای پەروەردگارن جەل جەلالو و لە هەمان کاتیشدا ئەو کەسانەی کەوا حەقی برایەتی و مافی برایەتی جێبەجێ ئەکەن چاویان لە مسلمانانە غەدر لە مسلمانان نەکەن ئاخر خوتبەی پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم تەماشاکەی هەمووی حەقە باسی مسلمانێکە خوێنتان لە یەکدیکە حرامە عرضتان لە یەکدیکە حرامە بزانە ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگادارمانەکاتەوە بەچی بەوەی کەوا کونوا عیباد الله ئیخوانە جاسوسی مەکەن لە قەبال یەکدیکە مەنێن یەکدیکە مەبێزینن دژی یەکدیکە مەکەن جاسوسی بەسەر یەکدیکە مەکەن ئەی چی بکەین کونوا عیباد الله ئیخوانە ئینسان ئەگەر بێت و برای یەکدیکە بوو حتمەن ئەوەی کە لۆ خۆی دەوێ لۆ برای مسلمانیشی دەوێ پاداش داتەوە کەواتە کۆمەڵێک بەرهەم و ثەمەڕەمان دێتە پێش ئەگەر پرسیار لە جەنابی مامۆستا ئەحمەدی شەریعە بکەم ئایا ئەو بەرهەم و ثەمەڕە و ئینتاجانە چین ئەگەر هات و ئێمە لە ڕێی برایەتی و تەباییەوە بەدەستی دەهێنین الحمد لله والصلاة والسلام على رسول الله بەرهەمی برایەتی زۆرە بەعزێکی بۆ دنیاە بەعزێکی بۆ ناو گۆڕە و بەعزێکیشی بۆ قیامەتە بە نمونەی چی ئەوەی کە ئینسان کە زۆر پێی خۆشە بۆ دنیا ئەو بەختەوەری و ئاسوودەیە کە ئینسان بەهۆی برای مسلمان و دەستێکەوە کە لە معنای ئەو ئاەتە دەستمانەکەی کە خوێندیانەوە کافرە ئینەمە المؤمنون ئیخوة کەس لەناو کۆمەلگا شانازیەکە لە 4 برام هەیە 6 برام هەیە یان 10 برام هەیە شانازی پێوەکە بەڵام کە ئینەما کە بۆ حەسرە وەکو مامۆستا فەرمووی یعنی تەنها ئیمانداران بران هەر ئیماندارێک لەسەر ئەم عەرزە حەز بەوەکا کە ملیارێک و ئەوەندە خەڵق خوشک و برایەتی ملیارێک و ئەوەندە خەڵق خۆشی ئەویان پێ خۆشە و ناخۆشی ئەویان پێ ناخۆشە کەواتەوە بەختەوەریەکە بۆ دنیا کە ئینسان هەستکە ئەوەنە خەڵقێک دیفاعی لێکە ئەوەنە خەڵقێک کە لە وەکوێکە لەو قائیدانەی غەزە باسی کرد تێمەزانی لەگەر خەڵقیش نێ لێ شەرمان لەگەڵا بکە شەرمان بۆ بکە بەڵام ئەزانی کە بە دڵ لەگەڵمانە بە ماڵ لەگەڵمانن بە دوعا لەگەڵمانن ئەوەی چ لە بەرهەمەکانێتی وە بەرهەمی برایەتی شیرینایی ئیمانە لفرمودي بيغمرها صلى الله عليه وسلم 3 من كن فيه وجد حلاوة الإيمان من أحب عبدا لا يحبه إلا لله كسيجي خوش ويست همو برادرك برادري راستقين به برادري إيماني به برا مسلمانك خوي خوش به باش لو شيريناي إيماني تشتوها هذا كان أوجب نسبته يواك زوز براسي خوش به ديار شيريناي زيادة تشتوها بركو إيمانك تواوه پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمود کسی خوش به من احب لله وابغض لله واعطى لله ومنع لله فقد استكمل الايمان ایمانك تواب بوی که برا مسلمانك خوی خوش بیستو انسانی مسلمان واسه دکا بوی او برا مسلمانه و ایمانك خوی توابکا وجه شکل دسکوتکان و شکل دسکوتکان اوی که اتشت جس سبری خواوه رجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه دو پیاونی یان دو کسن یکتریان خوشی حتی اگر دو آفرتیش بنشتنی دو پیاوی رجل زور جار بو تغلیب هاتو یعنی بو آفرتی جبه اگر دو کس یکتریان خوشی دو کسی مسلمان یکتریان بینی لسر او خوشویستی دور کوتنو لسر او خوشویستی دور کوتنو او انا لجل سبری خوان بلکو لناو گورا کمرد ئەو مردووە برا مسلمانەکەی لەگەڵ یا ڕۆی بۆ سەر گۆڕستان و ناشتی وەکو مامۆستا باسی کرد بەڵام دوای ئەوە دوعای خێری بۆکە دوای ئەو پێغەمبەری خوا فەرمووی سەلوا الثبات لأخيكم فەرمووی دوعای بۆ بکەن اللهم ثبت لسانه على جواب الملكين دوعای بۆ بکەن لە گۆڕەکەی زمانی دامەزراو بێ بە زمانێکی زوڵال بە قسەیەکی زوڵال و خۆش جواب باتەوە و دوای ئەوەش بۆ يعني بۆ ناو قبر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی عەبدوڵڵای کوڕی حەرام لەگەڵ عەمری کوڕی جەموحە بێکەوە بنێژن لە ئوحودا تیان بۆ فەرمووی ئەو دوانە یەکتریان زۆر خۆشەویست با لە گۆڕەکەشا بێکەون تا قیامەت و نمونەی کەش زۆرە و لە فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم باسی وکرا کە پێغەمبەری خوا باسی کۆمەڵێکی کرد لە قیامەتە ئەم کۆمەڵە لەسەر مینبەرن و خەڵق سەری لیان سوڕەمێنێ و خەڵق سەیریانەکا و خەڵق زۆری پێسەیر ئەمانە پێغەمبەر نین ئەمانە مثلا شهيد نين بو أبلا برزان دسكتو لسن منبرن عربية كانت تجول وعربية دشتيف يكسبتي أي رسول يا رسول الله صفهم لنا تي أي بيغمبري خوا بو ما نوصف كاره بيغمبري خوا أنا أقصي بيخوش بو زور كم بيني معنا كبيغمبري خوا قصي أنا بيخوش بو يفرمي أمانة ناس من ناس
من نوازع القبائل. أما أنا خلقك إنه خلقي وإن يقبل خزمك سكاري يتربن وهذا كلا قبيلة عشيرة هوزك وهاتون خزماتيان نية لبشتو خزمنين بلام بيكو دانشن بينيان خوشات شوية كس ديكتر برسن فرمي أمانة خواي جوري لسر منبر نورين داننه رخصاريان نورا جلوبرجيان نورا وبهيش يكتوش الراس لكن وترزنا من القيامة كاتي خلطو جبه ويشعل لبرها مكاني بلاياتي ويك بيغمري خواه فنه كإنسان بيغمري خواه صلى الله عليه وسلم فنه كإنسان شو بهشتوه بهشت كان شويني خوان دوزخي كان شويني خوان أو برا مسلمان اللي بهشتا أي خواي جوري من كومر كسر قال ما برادرمون كانوا يصلون معنا ويصومون معنا لقال إيمان يوجيانا كل لقال إيمان بالرجوب يساد ديارين خواي جوري أمنا أو دفاعي بيخوشة أمنا أو برادريتي وأنا بيخوشة فرمي تو بس بيان ناصرون لجهنم من بدرينم الله وهرشي أنا سيتو لفرمودكاتو فرمي تاسيجار هم جار فلان يكرم فلان أمجري خواي جوري فرمي بيان ندروانه هماني بوين أبو بهشت كمستحق دوزخن براسي برهمي براياتي زور لفرمودي بيغمبر صلى الله عليه وسلم زور باس كراهو بركو بيغمبري خوا فرمي أوثق عرى الإيمان الموالاة في الله والمعاداة في الله والحب في الله والبغض في الله. بله خوا پاداش دات زنابی. توترين جري إيمانا براياتي. زور سپاس برس زنابی مامستا أحمدی شریع خوا پاداش دات يا ربي. برس زنابی کاگ ملاهنگاو با سرود یک تواشحک من پیشکش بکات باب فرمی. برنامي پایانی بما دیدکم لو روجا من آشناتم روحك يا آشنایکی بجانو دل فداتم روحك يا آشنایکی بجانو دل فداتم روحك يا برتوي رويتم كديل وسا وواكروح البيان هر خريجي سيري سوري والضحاتم روحك يا تالتاوي مرشدي بيعت ورقرتوا تالتاوي مرشدي بيعت ورقرتوا رجو شومت زوبحا وشيخان قاتم روحك يا شو أزاني باتي هارد وروخلي رويتو أدايام شو أزاني باتي هارد وروخلي رويتو أدايام تابزاني من كبارواني تراتم روحك يا تابزاني من كبارواني تراتم روحك يا من بقوتي واصلي واروس بينيتو أجيم من بقوتي واصلي واروس بينيتو أجيم تو خدا تشني بريموت وبراتم روحك يا تو خدا تشني بريموت وبراتم روحك يا تو شتي غينازتو بمتازتو خدا لم قرين بشهادت بأسبابي نجاتم روحك يا
بشهادت بي بأسباب نجاة روحك يا یاخۆ دەست خۆش بیتن بەڕێز کاک مەلا هەنگاو و سپاس دەکەین. بەڵێ بەڕێز جەنابی دکتۆر خالید گەردی ئەگە ئەو پرسیار ئاڕاستەی جەنابت بکەم بڵێم ئایا بەسەرهاتی پێشینی چاکمان و سەلەفی ساڵح بارودۆخیان لەگەڵ برایەتی و لە نێوان یەکتردا چۆن بووە و ئایا چ بەسەرهاتێکی کاریگەر هەیە کە ئێستا ئێمە لەو سەردەمەدا سوود و کەڵکی لێ ببینین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. والله دیارە بەسەرهات و شت زۆرن لەسەر برایەتی و دۆستایەتیوانەی لە سەردەمی سەحابە و دوای سەردەمی ئەوانیشدا، بەس دەمەوێت ئاماژە بە یەک شت بکەم پێشی ئەوەی باس بکەم کە برایەتی ئێستا ئەوڕۆ خەڵک بەڕواڵەت وەریگرتیە. ئەگەر تەماشا تعبیری قورئانی پیرۆز بکەی کە خوا دەفەرمێ وەذکوروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء ئەوە دوژمن بوونەنگۆ فألف بين قلوبكم خوا دڵی یەک کرد. خەڵک بە زاهیر بران، بەس ئەسڵ وایە تۆ بە دڵ لەگەر خەڵکیدا برابی. زاهیر کەلکی نییە ئەگەر دڵەکە ناخەکە پاک نەبی. خوای گەورە فەرمێ ئێوە دوژمنی یەک بوون، بەڵام خوا ئولفەتی دا دڵتان، یعنی دڵتان لەگەڵ یەک بوو ئەوزە فەئەسبەحتم بنیعمەتیه ئیخوانە ئەنگۆ بوونە دڵ ئەبوونە برا. ئەگەر بێت و یەکێک بێوێ بەڕاستی برایەتی لەگەر خەڵکدا دروست بکاو، ئەو برایەتی کە قورئان دەیەوێ ئینسانی لەسەر پەروەردەبی معنای برایەتی بزانیە بێ بە دڵ بی، یعنی ئەو دڵی هیچ شتێکی تێدا نەبی بەرامبەر بە برایەکەیدا، ئەوجە دەتوانی برایەتیەکی باش بکە. گەنە ئێستا ئەوڕۆ کە زۆربەی خەڵک بەڕواڵەت لەگەر یەکتریدا برانە، هەڵسوکەوت و برایەتی لەگەر یەکتریدا دەکەن، بەڵام مەزبوطیش نییە. بەڵام بهینە ئەو برایەتە بێخە ناو دڵی ئینسان، ئەو دڵی کاتێ کە تەواو برایەتێکی تێدا دروست دەبی، نە حقدی هەیە نە بوغزی هەیە بەرامبەری، نە ئیشکالیەتێکی تێدا هەیە، یعنی ئەوە بەڕاستی برایەتیە، برایەتێکی بە معنای کەلیمە کە وەکو نیعمەتێک خوا بە ئینسانەکانی دەبەخشی. ئێستا بزانە عەبدوڵای کوڕی ئیمام عومەر دەفەرمێ ئێمە گەویشتینە مەرحەلەیەک لە برایەتیدا لەگەر یەکتریدا، ئەو پارەی لە کنم هەبوو خۆم پێ بە ئەحەقتر نەخۆ، یعنی وامەزانی ئەمن لەگەر ئەویدا یەک حیسابین لەگەر یەکتریدا، یعنی گەویشت بووینە ئەو حاڵەتە، گەویشت بووینە ئەو برایەتیە کە ماڵی من هیچ جیاوازیەکی نییە لەگەر ئەو برایە کە دێ دەیباتن، بە ئی خۆمی دانانێم. لۆی عەلی کوڕە حوسێن لیان پرسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی معنای برایەتی، فەرمووی یەکێ لە ئێوە دەتوانی بچی دەست لە بەرچی برایەکەینێ و پارەی ببا بەکەی خۆی پێویستی پێ بوو ببا ئەویت کە دانێتەوە. گوتیان ناوەڵە، گوتی ئیدەن ئەنتم لەستم بئیخوان، نەگەویشتینە ئەوەی کە خوا دەفەرمێ ئێوە بران فەئەسبەحتم بنیعمەتیه ئیخوانە، نەبوونەتە ئەو برایە. چونکە ئەو وەختە برایەتی وا برایەتێکی بەقووەت لە بەینی یەکتریدا هەیە کاتێک کە ئینسانەکان یعنی ماڵ و سامان و دنیا و هیچ شتێکە دەوری نامیدێ. لە سەلەفی ساڵحی فەرموو ئەگەر بێت و هەموو دنیا ببێتە یەک لوقمەنان بیدەمە برایەکەم هێشتا پێم بکەمە، هێشتا پێم. ئێمە ئێستا جاری وایە عەلی تەماشا دەکەی بەڕاستی برایەکمان لە کۆمەلگادا لە یەک قەومێ خەڵک وەکو پێویست بەهانایەوە ناچی، یعنی ئەزانین کەسێکە وەزعێکی خراپی هەیە یعنی پشتی تێدەکا، ئەو برایەتی قورئان داوای دەکە کە لە ناو دڵدا بچەسپێ و بەکردەوەی ڕۆژانەشدا جێبەجێ بکەی و لە ئاکار و کردەوەکانتدا دیار بێ و هەنیە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی یەکێکی بان کرد 400 دیناری دای، فەرمووی ئەو 400 دیناری لۆ ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ببە، بەڵام تۆزێکی چاوەڕێکە بزانێت چ لەو پارەی دەکا. چوەکنی بردی و هەمووی لە ناو بەش کرد و ئەوەی لۆ ماڵی فلان بنێرە وێتیمنەوەیم لۆ ماڵی فلان بنێرە بێوەژنێکی و ئەی لۆ ماڵی فلان بنێرە محتاجن و هیچی لەکنە خۆی نەهێشتەوە. گەڕاوە لای ئیمامی عومەر فەرمووی وای کرد، فەرمووی 400 درهەمیش لۆ معاذی کوڕی جەبەلدانی لۆ ئەویش ببە، 400 دیناریان لۆ ئەویش دانە معاذی کوڕی جەبەلیش ڕەحمەتی خوای لێبی پێشەوای زانایان مەشهورە، پێغەمبەر وا وەسی کردووە صلی الله علیه وسلم ئەعلم الناس بالحلال والحرام، هەموو پارەکەی تەوزیع کرد، خێزانەکەی گوتی ئێمە محتاجین، تەماشای کردێت 2 دینار مابەوە، فەرمووی ئەوەش بدەنەوی.
الله ككابرا قراوكن إمام عمر رحمة إخوالي بوني دراوي كنار دوي هردو حادثة كي لبو جراوة فرمي إنهم إخوة بعضهم من بعض أوانا بران يعني كاتك دبيني نهامتيك ناخوشيك بس برايشي دي وانا زاني أو ماليك لكنيتي بد أو تيدا حق أو تيدا صاحبتي بلكو بران بركاني شبه ما شو تيدا صاحبينا لو إلا مرحلة دا إنسان دا قاتم مفهومي برايتي كزور زور بقوة بي ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة كخوا وصفيانك أوانا دقونا مرحلة دا يعني بو خوي بيويستي بي بلا ميدات برايك حتى هذه مفسرين فرمونه وآياتش لسهنده دا بزي كابرا وارديني لبو جيرانه چي نارديا جيرانه كم بيويستي بي حف مالي كرد هاتو كم صاحبي يكم هر او ديگو او احقتره لوي كأمن بي ببخشمو بيدن زبراستي ما قرت ما شادكين او مفهومي براياتي ليس لفي صالح تيقبشتني امانه لما موضوعي براياتي دا هر كاتي براياتي لو مسار لايدا إيدي أوي إستادة بينن أو ناخوشي ونارحتي كلما بيني خلق ده دروس كواتا أو برسيارة أراستي برس ما مسترزقار دكم آية هو كاري الإكترازاني برايتي وتبايي لنيو كومالقادا التي وسر هالضدات وخراب كاري كشي لدوات زاردات سيا. الحمد لله والصلاة والسلام على من لا نبي بعده. طبعا هركاتك برايتي هبو تبايي هبو ئەبی پارێزگاری لێ بکرێ و بە قووەت بکرێ و بەهێز بکرێ بەو حاڵەتانەی کە مامۆستایان باسییان کرد لە بەرامبەریش ئەبی بپارێزرێ لەو شتانەی کە یەکترازان ئەو برایەتە دروست ئەکات چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەلگا و مجتەمەع کە مرۆڤ تێیدا ئەژێت یەک لەوانەی کە قورئان ئاماژەی پێ ئەکا نەزەغاتی شەیتان و خوتوڕەی شەیتان لە دڵی مرۆڤ وا ئەکات دوژمنایەتی لنيوان برايا كانوا لناو مجتمع دروز بكا قرآن فرمي إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء يعني راستا سياقك باسي عرقك بلام هر بيشي شيطان أويا كدجمنايتي بيخي تبيني برايا كانوا بيخي تبيني مجتمع بوي قرآن خواهي سبحانه وتعالى مشغاري إيمان داران أكا أفرمي يا أيها الذين آمنوا لا تتبعوا خطوات الشيطان ومن يتبع خطوات الشيطان فإنه يأمر بالفحشاء والمنكر أو فحشاء منكري كباسي أكا لو بشيان عداوة بغضاء دجمنايتي والرق ليبونويا كبرايتي ليك أترازيني دوام خاليا كقرآن أماجي بي أكا بوشي تنازع منازعة بخوي أصلي منازعة نزعة نون وزاء عين بواتاي أوي راتش أو لبوخوي راتشي أو لبوخوي راتشي واختلاف أفرمي ولا تنازعوا فتفشلوا تنازعوا لمنازعة مشاركة يعني أو لقر أو منازعك أو لقر أو منازعك لنتيجة سيري دي فتفشلوا وتذهب ريحكم فشل نتيجتي ليكترازان نتيجة ثاني قوة نتيجتي حالتش كقرآن أما جي بي أكا لبو باراستني برايتي كنبيت بدواكوتني هوا وهوستا حزكانا لبر أوي مروفكان تمشايب كهريتي شێوازێک لە حەزی هەیە ئەگەر ئەو حەزانە بە یەک شت نەبەسرێنەوە ئەو کادوای لێدێ مجتەمەع و برایەتی لێک ئەترازێ ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەفەرمێ ما ذكر الله الهوى في كتابه إلا ذمه هوا هۆز بەس بە زەمکرایی باسکرایە ئیمامی شاتیبی ئەفەرمێ هوا قسيمي حقا ضدي حقا لوي لقرآن تمشاك أفرمي ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى لبروي حزكان زياوازن لوي أبي مروف أقداري بدواي حزكاني خوينا كوي يشتل خالكان أوي برايا كان دروز أكا سرسامبوني كسكان بالرأي وببوتسوني خويان كبيغمبر عليه الصلاة والسلام لفرمودك باسي سيشت أكا كمجتمع رزقار أكا باسي سيشش أكا كبهيلاجان أدا لو أنا أفرمي وإعجاب المرء بنفسه أجر أمس سرسام بالرأي وبوتسوني خوم الرأي كان يكم همو بلانا أويش بهمان حالا نتيجة سيلي دي وكدو مقناطيس كلبو يكدبي ليك دور أبي توا أو حالتي بسر دي حالتا شديكا نابي أول أفكر كين همو كاتيك دجمنان أيانوي برايتي لنيو مسلمانان برد بكانو نيهل المجتمع هرب وشينوا سبحان الله قرآن شتيك باس أكا
أفرمي والذين اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله أو كاتي مزقوتك منافقان دروسيان أكيد بلام إسابي أقدار بين سندها إعلامة هي دوري مسجدي ضرار أبيني لنا ومجتمع سندها سوشيال ميديا دوري مسجدي ضرار أبيني كأيوة أو تفرقة دروس بك لبين مسلمانان وبين إيمان داران وبين برواداران لو أبي مسلمان زور أقدار بيج مستأو نتملا لو إعلاميك بيشكش أكري حالتك كقرآن أما جي بي أكا بغيو دزريجي كردنا حسادتي مروفا أو كاتي كبرايتي دروس أكا قرآن فرمي وما تفرقوا إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم أو بغيا ولم مروفا كان أكا برايتي نمينة وأو مجتمع على نتيجة هربوا وشيتوا أو همو ريقايي كهيا لناو مجتمع أو همو بيرو بوتسوني كهيا أو همو طريقي كهيا كدج يكن أو جوالي أكا برايتي نمينة كقرآن فرمي وأن هذا صراطي مستقيما أجي يك صراط بو هموي هات السري ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي كواتا أو همو بيت ما يتفرقوا ما يلك لزاني برايتي ومجتمع وكوملقا وتسندا حالة شيء لقرآن وحديث بيغمبر عليه الصلاة والسلام كبس خوش بيا أخوة برزما مسترزقار كواتا ديما لاي برزما مستر شيرزاد عبد الحميد هر أو برسيارة لقسكاني برزما مسترزقار وردقرموا كواتا كوملقا مجتمع چۆن دەتوانێت ببێت بە کۆمەلگایەکی تەندروست و ئاشتبوونەوەی نێو برایەتیمان بەوەی کەوا تاکەکانی نێو کۆمەلگا لەگەڵ یەک تەباو برابن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين صلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. وبزعم أم ختامك مونيا والله لو أنا يجي 6 ثانية تشبه مستعين فرد ماشي هو يعني كوي قسكان ختامك فرد وميدا كم ختامك مسك إن شاء الله إن شاء الله مسكه جارة ما لبود سعر سركردني هم درد كان سوينا وشي بدر شيء ويقول سبحانه وتعالى أمر من بذكات وإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول يبقرن لا قرآن ولا سنة پیغمبر صلى الله عليه وسلم زي استاكش جارة أو برياتي كما مسلم باسيان كرد بداخوا أو برياتي النماء أو برياتي جنما ديارة لزيقايبي دجمناتي دبي يعني دوبرشي ناكوشي دبي وكما مسا رزقار آماجي بيكرد ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم كبراسي أو منازعي دروزبو أو ململاني دروزبو أو كاتي إنسان يعني أمة إسلام كما بسمانا بونو برامكي لدز دادات زعمت شون بتوان يعني أو كوملغاي إصلاح بكين شعب كين براسي دبي بنزل سبرين كان داني درد كان فيروس كان دبي بين سريان ببرين أو لا غير في كان يخمان دايبين انتو كبيغم لا حجم الله ويفرمي أي خلشي نبزان هرچی زهالتي بيشتر هبو همي لجر في كان يخم دادني زا أما أو بيغمبر صلى الله عليه وسلم أماش كشوين في هالقري وبيغمبرين عليه الصلاة والسلام نابي شرما بوي بي كبنزيل سبرين كان داني بوي تار سريام كين أجر لخوش ما بيكو رب العالمين يفرمي وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربة أجر دجي خوش تنبوق سكيد يمكن زي لو أنا بحقد يعني ما مثلا أماجان بكر وكو هنا نويات كانوا فرمون كان بيغمبري صلى الله عليه وسلم أما دبي بتسين براسي دراسي جاني بيغمبري بكين صلى الله عليه وسلم سون بيغمبر صلى الله عليه وسلم لدوج منياتي تن سهلا تواني برياتي دروس كات سون تواني ودروس كات بحقيقة يعني أواني كهمو كوكر دوا همو خمكانيا ولانا خم بس هنان كريان خم إسلام همو حزكان لا ولانا هاتن لسر يكشتي كوبونو كأويش رب العالمين كأفرمي سرتاي آياتكي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا هذا زبهم دينك بقرن أو ذا تفرقوا دوبرشي دروزام أو ذا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم من نعمتي إخوانا فراسي يعني أو كاتي ينقود ابن برا كان جد ابن برا كدستان بدينك بقرت كأو كاتي مثلا برتوازي دوبرشي لبينتان لانتو زا أو لا دردكوشن دكان كأما بحقد يعني أدوج منياتي لنا دسي بو برياتي كبيغمبر صلى الله عليه وسلم لما ديني دروس كرت سونك أو برياتي شي تايبتي بو بو زانن أفرمون برياتي تايبتي ذاتي باشي الله دروسي كرديا زور بقوتر لو برياتي داكو بابي سونك أوش هر رب العالمين ري داكو بابك دروسي بلام أو بذاتي باشي خوي أمري بيكدي لري بيغمبر صلى الله عليه وسلم برياتي تايبتي دروس بو كأو برياتي سبحان الله بزانن تيلي دايق بو يعني الصحابة
خێزانی خۆی واز لێ بینی سەحابە ئامادەبی خانی خۆی دەست لێ هەڵگری لە پێناوی سەحابەچکە کە برین عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمووی ئاخیری فەرمینا بازارم پیشاندا بزانە بازار لە شێ دوای ئاخیر بۆ ئەو بزنس زمانە بە زمانی ئێستاکە دەوڵەمەندا و ئەو برایەتی تایبەتی دروست کرد کە خالیدی کوڕی وەلید خوای گەورە لێ ڕازی بی لە چلۆ پۆپەی دەسەڵاتی دابوو کە سوپاسالاری مسلمانان بوو کە مسلمانەکان دەیگۆ هەر شەڕێک خالیدی کوڕی وەلید سەرکردایەت بکە ئەو جەیشە ناشتێت نامەکەیدا ئەبوو عوبەیدەی تەماشای ئەبوو عوبەیدەی کە ئەگەر ئەو برایەتە نەبی تۆی ئەو برایەتە نیم شیریناتی و برایەتی نیم کۆزانای مامۆستا باسی کرد یعنی چۆن لەو کاتەی ئەبوو عوبەیدە کە چونکە حوبی دەسەڵاتیان نەبووانە نامەکەی نەدا خالیدی کوڕی وەلیدی چونکە لە کاتی زەرگەی شەڕەکەیدا بوونە لەو کاتەش کە نامەکەی دایە ینی کە ئەو سەرکردە بوو بۆ جوندی لە بەدەستی خۆ سەرکردەی ئەمر پێکراوی گەورەمەن عومەر کوڕی خەتاب ئەبوو عوبەیدە بوو بەڵام ئامادە بوو جوندیاتی قبوڵ بکات لۆ لەبەر حەزەکەی ئەوە نەبوو بتە سەرکردە حەزەکە بوو کە ئەو جەیشە ئەو جا خالیدی کوڕی وەلیدیش ئاخری لە چلە پۆپەی دەسەڵاتی قبوڵی بکە ببتە جوندی و سەربازێک بەڕاستی ئەوە ینی ئەو برایەتیە کە هەرچی حەزی دنیایی هەیە دەبی سەر ببڕدرێ ئەو ڤایرۆس و کوشندان و پاشان ینی مەسەلەی دەردێکی دیکەی کوشندەکە لەناو کۆمەلگایدا هەیە ینی ئەو باسکردنی هەتاجە لە عولەمای دەست پێکە لە کاسپاری دەستکە لە دکتۆری دەست پێکە لە هەموو چین توێژەکانی ناو کۆمەلگای دەست بکە مەسەلەی ینی ئەو سایکۆلۆجیتی ئەو ملەتی لۆیە هیچ کەیفمان پێک نایە ینی سبحان الله لۆی زۆربەی شکستەکان زۆربەی ینی پاشەکشەکان هەمووی لە ئەوەیە کە ئەمە بەحەقەت یەکدی قبوڵ ناکەین بەرامبەر یەکدی قبوڵ ناکەین ئەتوو کە بەهێزی ئامادەنی لەگەر لاوازێکی وەکو دانیشی ئەگەر حەقشم پێبیت ئەگەر حەقشم پێبیت بەڵام بەڕاستی ئیسلام ئەوەی چارەسەر کردیە لە ڕیشەوە دەری هینایە چونکە ها رب العالمین ئاەتەکەی ئەفەرمێتن ئەیحب ئەن یەأکل لەحم ئەخیه مەیتەن پێتان خۆش ئەنگە گۆشتی برای خۆتان بخۆن ینی کە مەسەلەی غیبەتە یان نەمیمەتە یان بوختانە هەر شتێکی دیکە فەکەریتموو دەیلێ دوورکەونەوە وانیام ئەمستا ئەزە پاشان خاڵێکی دیکە کە نقطەی قووەتە بەڕاستی لەناو کۆمەلگای ئەویش ئەوەیە کە ئیسلام چارەسەری دەکاتن مەسەلی حەسادەت ینی حەسادەت و ینی کێفێن نەهاتن و کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەکەی باسەکە ولا تحاسدوا ولا تباغضوا ولا تدابروا وكونوا عباد الله إخوانا يعني پشتی یەکدی مەشچن يعني ئەتە چ سوودێکی دەبینی پشتی ئەو برا دەچین چ سوودێکی دەبینی کە ئەو براد ینی پاشەکشەی پێ بکەی لە ژیان لە هەموو شتەکان کە بەخۆت دێ پێش بەخۆشت دوژمن هەر هەندێ ئەتوو هینا پێش ئاخری ئیشی بەندە شتەکانی توکە ئاخری توش ئەوت دەکەوە کۆوانی دیکە بەڵێ خوا پاداشداتۆ یا ڕەبی کاتمان بەرەو کۆتایی دەڕۆ بەڵام دوا قسەی جەنابی مامۆستا ئەحمەد لەسەر برایەتی و تەبایی خی گەورە لە قورآانە دوو جار فەشەلی باس کرد هەردوو جارەکە لەگەڵ تەنازوعە نیزاع کێبەرکێ ڕاکێشان هەرکەس بەلای خۆیان هەرکەس خۆی بە چاک بزانە خەڵقی هەرکەس بەرشەوەندی خۆی بی خەڵقیکەی نەوێ دوو جار خی گەورە لە قورآانە فەشەلی باس کرد هەردووکەوێت لە دوای تەنازوع باس کرد ولا تەنازع فەتەفشەل خوا پاداشداتەوە بەڕێز مامۆستا دکتۆر کەمال کۆتا قسەی جەنابی قوربان هەر دەربارەی پێگەی برایەتی شریعەتی ئیسلامی کە دەیەوێت چەمچێک بچەستمێنێت باشە ئەخلاقێکی جوان بڵاو کاتەوە ناو بڕواداراندا بناغی بۆدادنێ و پێوەری بۆدادنێ کەوانە هەم دەبنە ڕێڕەوێک کە بەسەری دابڕین هەم دەبنە پێوەرێکیش بۆی برایەتی خۆمانی پێ بسەلمێنین ئەنێ ئەوەندە کافی نییە بڵێم برات فڵان کەس بزانین داخوا ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دایناوە یەکەم کە دەبێ برای مسلمان لە شەڕ پارێزراو بێ لە حەدیثێکی کورد لا تحاسدوا ولا تنازشوا ولا تباغضوا ولا تدابروا بزانە داخوا تۆ ئەگەر حەسەدت هەیە چاو بە برایەتی خۆتدا بژێڕەوە ئەگەر تەنازوشت هەیە تەماعەت هەیە لەو معاملەی کە برای مسلمانت دەیکا و دەتەوێت بەسەری زەمکەی بە درۆینە و لێ بستێنی چاو بە خۆتدا بژێڕەوە ئەگەر قد لێ ئەگەر پشتت پێ کردووە دەبێت چاوە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم المسلم كله على المسلم حرام دمه وماله وعرضه ئەگەر توانیت هەموو پارێزراو بن ئەوانە و مافەکانی برای مسلمان جێبەجێ کرد ئەو کاتە برای بەڵێ خوا پاداشداتەوە بەڕێز جەنابی مامۆستا خالید بەڵێ وڵاهی من تەنها یەک قسەم هەیە لە بۆ ئەوەی کە ئاماژە پێکرا و حەدیسە دووسێ جار بەس لەتیفەکی جوانی لەسەرەکە دەڵێ پشت لە یەکتری مەکەن مەسەلەن معاملە لەگەر یەکتریدا فێڵی لە یەکتری مەکەن ببنە برا لەگەر یەکتریە کە دەرێ وەکوون و عیباد الله خوان یعنی ئەگەر دەتانەوێت ببنە برا کردەوەی خراپی پێشی نەکەن ئەگەر ئەو کردەوە خراپانەی پێشیتان کرد ئێوە نابنە بنا لەگەر یەکترە چونکە دەفەرمە وەکوون و عیباد الله ئیخوانە ئەو بەس دروست دەبی بۆ سیفەتە خراپانە پێشی خۆش بیا خۆ بەڕێز مامۆستا ڕزگار یەک هاتە لای خەلیفەی متەوەکیل گوتی
لو قسانيك كردي قلت وإني لمحتاج إلى ظل صاحبي يروق ويصفو إن كدرت عليه قلت برادرك بيويست أو كاتي كامل تراب برامبري أو صافي برامبري قلت خذ مني الخلافة واعطني هذا الصاحب قلت يا الخلافة لو خذي بس أو برادرك شو عم لبو بياكا لو يدبي التسامح بيسامح أخاك إذا خلط منه الإصابة بالغلط وتجافى عن تعنيفه إن زاغ يوما أو شطط. الله دست خوش بيا خبر اسمه مستعد دكتور حماد. زناي مامۆستای ئەمە قسە لە مجتەمەعی کوردیەکەی بالتأكيد لە ناو مجتەمەعی کوردی لە کۆمەلگایمە کۆمەڵە سیفەتێکی جوان هەبووە معنای برایەتی و تەبایی و خۆشەویستی و محەبەت هەبووە مع الأسف خەریکە ئێستا ئەوانە بەرەو کۆتایی دەچن زۆر زەرورە دەستیان پێوە بگرین یەک لەوانە ئیشی هەرەوەزی تەماشاکەی لە گوندا لە شارا ئیشی هەرەوەزی هەبوو دەستی برایەتی هەبوو میێوانداری و هەروەها کابرا ئەگەر بێت و جیرانی هەبووە لە گوندی بە هیچ شێوەیەکی دەستی لە حیا و شەرەف و ناموسی برای خۆی نەدەبرد چونکە لەو بە حیا و شەرەف و ناموسی خۆی دادەنا لۆیە با محاولە بکەین جگە لەو خێتابە قورئانیەی کۆمەڵە شتێکی دیکە شەیە کە دابوونەریتی باو باپیرانمانەکەوە لە قورئان و سونە سەرچاویان نەڵگرتیا با محاولە بکەین زیندیان بکەینەوە و هەروەهانەوەی داهاتوو پێ بناسین خۆش مامۆستا شێرزاد کۆتا قسەش دەدەمە جەناب تو کۆتایی پێ دەین کۆتای بۆی دەین مەمش کاتی خۆی پیاوە گیانی هاتەکەن عومەر کوڕی عەبدولعەزیز گوتی قوربان فڵان کەس باسی توی دەکرد باش ئەو چۆن ئەو دەردەی چارەسەر کرد فەرمی ئەتویان فاسقی یان نەمامی کەواتە ئەمەش بەڕاستی کەسە کە باسی کەسەشی کرد کە وەش دەردەشی کوشندەیانی ئەگەر زوو دەرگاکەمان داخست یەک لە ڤایرۆسەکان یەک لە بەکتریاکان کە سەرەتانی دووبەرەکی ناکۆچی لێ دروست دەبیت چارەسەر دەبیت. بەڕێزان و خۆشەویستان بەو ئەندازە بەو قەدەرەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەو جارەشمان لە بەرنامەی پەیامی دڵان تاوەکو تەوەرە و بابەت و باسێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. سوپاس و ڕێز و حورمەتم بۆ مامۆستایانی بەڕێز و داواکارم برایەتی و تەبایی لە نێو تاکتاچی کۆمەلگای کوردەواری و هەروەها لە نێو هەموو چین و توێژەکاندا بەرپا بێت بەو هیوایان خوای پەروەردیگاریش لە هەموو لایەکمان ڕازی بێت. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. ئەڵقەی زیکرا چێژی ئیمان دەوای دارون ئارامی گیان نەشئەی ڕوحە نەوای جەستە شیفایە بۆ دڵی خەستە پەیامی ئاوین و ئیمان دەستی نزای ڕوو لە ئاسمان دڵی گەرمی شەو بێداران چاوی پڕتە سەی چاوەڕوان چاوی پڕتە سەی چاوەڕوان میحرابێ بۆ یادی خودا پەنجەرەیەک ڕوو لە هودا دەرفەتێک بۆ مرۆڤ سازی بەرنامەیەک بۆ چاکخوازی بەرنامەیەک بۆ چاکخوازی سەکۆی موحیبەت و عیرفان بەرماڵی پیر و جوانان بەرنامەی پایامی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامە